گەیلان گەیلان لەسەر زێر قسەمان بۆەکە لەسەر زێر و ئەو زێڕانەی کە پێوترێت دەسەدوو کە کەسێک تۆ زێڕ هەیە بیفرۆشی تۆ هەمە هەتە باشە بزانین گەیلان بۆمان باسەکە بزانین بازاڕی زێر لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر چۆنە بەتایبەت ئەو زێڕانەی کە هاوڵاتیانی بن ئەیفرۆشنەوە بزانین نرخەکەی چۆنە و چۆن مامەڵی پێواکرێ وەکو دەسەدوو سێریان بابەتاکریا خودت نەخێرەمە زێر هەر زێڕە و لە هەر شوێنەکە بێ هەر حسابەکەی خۆی بۆ جا گەیلان زانیاری زیاترمانێت. کۆسار سارەباییتان باش زێر هەر زێڕە و بای خۆی هەر هەیە قیمەتی خۆی هەر هەیە زێر لە ئێستادا ینی بەهاکەی بە بەرزیماوەتەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان خواستیان لەسرە بەڵام وەکو پێویست نییە وەکو ساڵانی پێشووتر نییە کە زێر نرخەکەی هەرزانتر بوو لە ئێستا خەڵک ڕێژەکەی زیاتر دەکرد بەڵام ئێستاکە کڕین و فرۆشتن بە ڕێژەکەی کەمتروە بەڵام هەر خواستشەیە جگە لە بابەتەش زێر دەسیدوو لە بازاڕی شاری هەولێر و بەگشتی هەرێمی کوردستانی ئەو زێڕی کە هاوڵاتیان لە ماوەی پێشووتر کڕیبیان بە نرخی هەرزانتر بەڵام ئێستا بۆ کاری جیاوازیاز ئەوەیە بۆ قازانج دەیفرۆشنیا خود و دابینکردنی پێداویستەکانیان بەتەبەت کە ئێستا دواخەوتی موچە و قەیرانی دارایی هەیە ئەم دیاردەیە هەیە باڵەن کڕین و فرۆشتنی زێڕی دەستدوو لە بازار زێڕنگرانی هەولێرم دەچمەلای یەکێک لە زێڕنگرەکان لەسەر ئەو بابەتە بزانین چیمان پێ دەڵێ کاکفایق سڵاو لێ بێت سوپاسبوون دەرفەتە پێشەوەی باسی زێر بکەین و زێڕی دەستدوو بکەین هاتمەوە بازارە تقریبا نیو سعاتەکە لێرەمە زۆر چۆ لە بەش زۆری نیە دوکانەکان کراوەنین ئەمە هۆکارەکەی چییە؟ بەڵێ سلااو لێوەش هۆکارەکەیەوەی ئەجارێ بەیانە یەکەم چشت دوای نیوەڕۆ ئەو جە بازار جمجۆڵی بەخۆ دەبینێتن دوای نیوەڕۆ بازارتانەیە بڵێ بڵێ ئێستا خەڵک بەخۆ دەزانێت دە و سعات 11 لە خەو هەردەستن دوای نیوەڕۆ ئەو جا خەڵک دێن جمجۆڵ دەکەن و کڕین و فرۆشتن لەسەر زێر دەکەن فرۆشتن لەسەر زێر کووە خواست چۆنە ئێستا دەتوانم بڵێم لەگە جاران زۆر زۆرە بەس بە حکمیەوەی کە گرانە هەموو خەڵکێک ناتوانێت بیکڕی بیفرۆشێتن تەنها و کەسانە نەبن کە سەرمایهدارن کە بازرگانن دێن وە بەرهێناڵ دەکەن لە کڕین و فرۆشتن لەگەر ئەو کەسانێک کە دەست ناو پرۆسی هاوسەرگیری شاڵە نەخشەش دەبی لە توش دەکەن چۆنە بەدڵی خەڵکییان نەرخ حتمما جیهانیە جیهان تاعاکم بە نرخەکەی دەکاتە پێیوەزنی هێستا بە کوردستان و عێراق تەنها جیهانە ئێستا زێر بە 660,000 باسەشکە کە بابەتی خۆمان ئەویش زێڕی دەستی دووە هاوڵاتێکی زۆر ئێستا دیار دەپیا بووە زێر خۆی دەفرۆشتەوە ئەم فرۆشتنەوەی زێرا هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە ئێوە بەڵێ ئەو کەسانێک کە زێری دەفرۆشتنەوە حتمما دیارە ضرورەتێکی ژیانیان هەیە ئەوجا بۆ ئاردە بۆ خانیە یان بۆ سیارەیە ئەو کەسانشمان هەیە کە زێر دەفرۆشن بەڵێ بڵێ بۆ سوود و قازانجی خۆشیان هەیە ئەوە تازە باسیشمان کرد بەس هەندێک خەڵکیشمان هەیە بەهۆی ئەوەی بژێوی ژیانیان باش نییان دێن زێریان دەفرۆشن بەڵێ بڵێ ئەو پارچە زێرەی دەفرۆشن لە بۆ بژێوی ژیانی ڕۆژانی خۆیان زۆر باش ئەز باسی ئەو بابەتی خۆمان بکەن ینی ئێستا زۆرنی خەڵک لە بابەتی کڕین و فرۆشتنی زێر تێناگەن دەستعەق چییە بۆچی نرخەکەی لە دوکانێک بۆ دوکانێکی دیکە جیاوازە ئەمە چۆنە بەڵێ ئەوانەی کە تێناگەن دەبی دوو ڕۆژیان بێتن هەتا تیان دەگەینن وایە دەسعەق چییە ئێمە وەکو زێرەنگران دەسعەقی دەدەین وایە ئەوجە لێرەدا کە خەڵکانێک دێن زێری دەکەنەوە ئەو دەسعەقی دەی بداتەوە کە دەی فرۆشتەوە دەسعەقی نییە دەسعەقی دەڕواتن ئەوەی هۆکارەکە بە پێی بابەتەکانیشە بابەتمان هەیە ئیتالیا تورکیا خەلیجە عێراقیە مالیزیە هیندیە هەر یەکە و دەسعەقەکی خۆی هەیە ئەوەیە دیاری کراونیە چەندە نە دیاری کراونیە هەیتمان $8 هەیتمان $10 هەیتمان $12 $4 $8,000 بزانە هەر یەکە و سعرێکی دیاریکرای خۆی نییە بەزەبت بە پێی ڕێکەوتنی دوولایانیشە بە پێی خواستی بەڵێ بۆ فرۆشتنەوە کام ئیشاڵەگە زێڕمان هەبوو بیفرۆشینەوە دەست حقمان دیسان لێ وەردەگرنەوە یاخود چۆنە زۆر خەڵک ئەو پرسیارەی دەکاتن لێرە و لەوێ لە تەلەفۆن و لە سۆسیال
کە دەفرۆشیەوە دەساق دووبارە وەرەناژێتەوە تەنها تو زێڕەکەی خۆت بۆ نمونە 10 مسقالە پارێ 10 مسقالەکەی وەردەگریەوە تەواو هەر ئەوەندێ ئەی ئەگەر ینی نرخەکەش بە هەمان شێوەیە کڕیند چەندە فرۆشنەوەش بە هەمان شێوەیە لێرکوانەدا ئەگەر هات و زێر بە 660,000 بوو ئەو بە 650,000 دیناری وەردەگیرێتەوە تەنها 10,000 کەمتر وەردەگیرێت حسب ڕۆژیشە جاروێ هەتا 5,000 تاوەکو 8,000 کەمتر وەردەگیرێتەوە بەڵێ کوالیتەکەی دانابەزی وکو دەڵێ زێر تازە کە پێشکەشکاریش کۆسەر باسی کرد زێر هەر زێرە زێر هەر زێرە مەلیکی کانزایەکانیشت تەبعاً عادی چۆن ئەدی نبینێ و چێشمە جیهان لەسەریتی خاستن سین و ئەمریکا و ڕوسیا چۆن هەموو هێدێکی خۆیان دەکەنە زێر بە نەخترین کازایە بەخێر سەر چاو بەڵێ کۆسەر دەگەڕێمە وڵاتان ئەمە زانیارەکان بوو لەسەر زێر مەڕۆ گەیلان دەستی دوو کڕین و فرۆشت و نرخ هەل لێ بمێنەرەوە لای میوانەکەەوە بڵێ بۆچی ئەڵێن نرخی زێر لای زەڕەنگەرە ئەمە بۆچی وایە هاڵە قەدری زێر لای زەڕەنگەرە زۆر باشە پرسیار دەکەم کاک فەیەقوڵا دەگەڕۆی وڵاتان کاک کۆسەر پرسیارێکی هەیە دەڵێ بۆچی ئەو تێ باوە زێر لای زێڕنگران بە نرخ ئەمە چۆن ناوە زێر لە لای زێڕنگران بە نرخە لە لای خەڵکیش بە نرخە ئێستاکە لە زێر لای زێڕنگرانە بڵێ لە لای زێڕنگرانە لەکەن خەڵکیشی ئێستا خەڵک لەوەی تێگەیشتە خەڵک ئێستا سەرمایە خۆی دەکاتە ئەم کانزایە ئەم زێڕەیە ئەهم بزانە لە جیهان تقریبا 1200 تن لە ماوەی 5 مانگ فرۆشتەیە لە 2025 ینی ئێستا پێشتر دەیانگۆ قەدری زێر لای زێڕنگرانە بەڵام ئێستا چۆتە لای هاوڵاتانیش قەدرەکەیت لای هاوڵاتیانیشی ئێستا خەڵکانیشی زۆر فۆکسیان لەسەر ئەم زێڕەیە دێن زێڕی دەکەن دێن وەبەرهێنان دەکەن دێن لە بۆ خواستی خۆیان لۆ دواڕۆژی خۆیان لۆ ئەو کەسانی کە گەنجن دێن لیرەی دەکەن لە بۆ ئەو کاتێککە دەستنا پرۆسی هاوسەرگیری دێن لیرەکان دادەنێن 20 مسقالە 30 مسقالە لە جیاتەوی سێت و شتی وا لە هەردەگرن لە بەدیریوی بڵێ زێر لەکن زێرنگ ڕاستە بە نرخە لەکن هاوڵاتیش بەڵێ دەمیزەوەش بڵێم کەوم تاوام نەکرد 1200 تان لە جیهان سەرب بوو چەند هاوڵاتی کردبووی تقریبا عفوان 650 تان لە جیهان بەس خەڵک کڕیتی لە ماوەی 5 مانگ لە ماوەی 5 مانگ خەڵک 650 تانی کڕیە ئەو کرد کە چ بووە بانقەکان بووینە بانقەکە جیانەکان مەبەستمەوەیە کەواتە فۆکسی زیاتر لەسەرێ ئێستا خەڵک دەوێ پارەی خۆی بکاتە زێر پرسیار ڕادەچێشی پێشنیارەوەڵەوەی ئین خۆمە پرسیارەکەی تر کاکۆسار بوو پێشنیار دەکەیت کە هەوڵاتیان تا بکرێت زێڕەکان بفرۆشنیان نەیفرۆشن ئەو پرسیارە زۆر دەکرێتن زۆر زارش لە 2022 تاوکو 2025 ئەو پرسیارە زۆر دەکرێت لەو کاتیوەش باسمان کرد گوتمان زێڕی بکڕن زێڕی بکڕن مەیفرۆشن تەنها لە بۆ ئار لە بۆ سیارە لە بۆ خانی نەبیتن ئەگەنا بیکڕە ئەگەنا لە زاویەی لە ناو ماڵێ دایبینێ لە بڕی پارێ بزانە گەیشتە ئەو ئاستەیە بەڵکو لە داهاتوو ئاستی پێوانەی تریش تۆمار دەکاتن سپاس دەکەم کۆسەر ئەم زێڕنگرەش دووپاتیەوەی کردەوە قەدری زێر ئێستا تەنیا لای زێڕەگرنی هاوڵاتانیشە قەدری تۆش لای ئێمەیە دەست خۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەش